پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگان. یەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ژنانباتەوە بەڕەت و حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوان. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕووی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان نستنیکەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوراوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەستێنراوە. پێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. جاری وازات و خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی منتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنە ڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسکێکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ تیڤ هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤ، پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ، ئێوەتان باش. من بنار مستەفام و خۆشحاڵم بۆ جارێکی تر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئەمڕۆ چوارشەممە نیە هەینیە وەکو ئاگادارمان کردنەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکانی پێشەنگ تیڤەوەکە بەهۆی چاوەڕوانی لە ئەنجامی هەڵبژاردنەکانی عێراق. بەرنامە ئاساییەکانمان 2 ڕۆژ دواخست، بەڵام لە هەفتەی ئایندەوە دەچینەوە سەر کاتە ئاساییەکانی خۆی و چوارشەممانان نۆی کوردستان بەرنامەکان بە شێوەی ڕاستەوخۆ پێشکەش دەکەین. بەڵام ئەمڕۆ لەبەر ئەوەی کە بەرنامەیەکی تایبەتمان هەیە لەسەر هەڵبژاردنەکانی کوردستان و بەشداری حیزبی کۆمونیستی کرێکاری تیایدا، بەرنامەکانی ئەم هەفتەیەمان بە شێوەیەکی جیاواز لە هەینیە پێشکەش دەکەین. ئازیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان کوتم تایبەتە بە قسەوباس لەسەر هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق و قسەوباسێکیش لەسەر بەشداری حیزبی کۆمونیستی کرێکاری تیایدا. ئەم بابەتەش تاوتوێ دەکەین لەگەڵ سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان خەسرە وسایە. خەسرە وسایە، ئێوارە باش و سوپاس کە جارێکی تر لەگەڵمانیت. ئێوارەی ئێوە باش، ماندوو نەبن. سڵاو ڕێزم بۆ بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤ. زۆر سپاس. هەڵبژاردنەکانی سێشەممە ئەنجامەکانی بڵاو کرایەوە، دیارە هێشتا فەرمینیە ئەنجامی سەرەتاییە. باز لەوە دەکرێت کە سوودانی محەممەد شیا سوودانی سەرۆکوەزیرانی ئێستا لیستەکەی ئەو بووە یەکەم، زۆرترین کورسی هێنا. بەڵام لە پاڵیدا کۆمەڵی هەواڵ و بابەتی تریش بڵاو بۆ ئەنجامی تر هەیە، وەکوی کە پارتی دیموکراتی کوردستان 1 ملیۆن دەنگی
بەدەستهێناوە ڕێژەیەکی زۆر لە بایکۆت و دەنگی پوچەڵ بوونیان هەبووە و هەتاوەکو دوایی ئەم ئامانجانە ئەم ئەنجامانە ئەوانی کە تا ئێستا باسکراون باس لە چی دەکات چی جۆر هەڵبژاردنێک تێپەڕی بەڵێ تەبعاً بەرلەوەی بە تایبەتی لەسەرم هەڵبژاردنە ڕاوەستم پێم خۆشاوە ئاماژە بۆ خاڵە بم کە هەڵبژاردن لە کۆمەلگای سەرمایەداری جیهانی ئەم سەردەمەدا فێڵێکە درۆیەکە لە خەڵکی کرێکار و زەحمەکێش هاوڵاتیانی کەم دەرامە دەکرێت کە هەر 4 ساڵ جارێک لە ژێرناوی بەدەستێنانی نوێنەرایەتی خەڵک و پێکێنانی ئەنجومەنێک لەو نوێنەرایەتیە سیناریۆی دەزەبن بۆ هەڵبژاردن بە تایبەتی لە قۆناغێکا کە شەڕ لە نێوان باڵەکانی بورژوازیە خراوەتە لاوە و داوێن ناوە پرۆسەی دیموکراسی و پەرلەمانی دوای ئەم 4 ساڵە جارێکی تر مەسەلەی دەسەڵاتی سیاسی قانون دۆخی ئابووری ژیانی خەڵک مافە مەدەنیەکان ئەسپێرێ بە کۆمەڵی پەرلەمانتار کە بە پێچوانەی ئارەزوەکانی هەرو خەڵکەی کە دەنگیان پێداون لەسەر و ئەوانەوە بڕیان لەسەر جەنگەکانە دەن لێگرتنەوەی اقتصادی بەسەر خەڵکادا سەپێن باج و خەرار زیاکەن جەنگەکان بەڕێخەن یاسای کۆنەپەرستی و ڕەگەزپەرستی تا ئەو ڕادەی کە پەنابەر و کۆچبەران تەحقیرکا وەکو ئینسانی ژێردەسە و کۆی لە مامەڵە بکرێ پەسەند دەکەن کە هیچی یەک لەم بڕیارانە لە نەڕای خەڵکی لەسەرە و نە خواست و ویسی خەڵکی شەرافەتمەند و متەمەدین و کرێکار و زەحمەتکێش و ژنان و لاوانە لە سەراسەری جیهاندا ئەم پەرلەمانی هەڵبژاردنەی کام جارشکرا لەم چوارچۆیە بەدەر نییە بەڵام هەموو هەڵبژاردنەی دیارە تایبەتمەندی لە کەشوهەوایەکی خۆیان هەیە بە بڕای من ئەم هەڵبژاردنەی کە ڕوویدا ئەو پەڕی ناعەدالەتی ئەو پەڕی دانانی سیناروەیەکە لە قازانجی حیزبە بورژوایەکان و باڵەکانی لە قازانجی دەسەڵات و هەوڵدان بۆ ئەوەی کە هەرچی زیاتر لەژێر زەخت و زۆر و فشارێکە خەڵک کێشنە پای سۆخەکانی دەنگان تا بتوانن ئەنجومەنەکان پێک بێن و لەو ڕێگایەوە جارێکی تر سیستەمی دەسەڵاتدارەتی لە عێراق و پێکێنانی هاوکێشێکی سیاسی لە نێو باڵەکانی ناسیۆنالیزمی کورد شیعە و سوننە پێک بێنن ئێوە سیرکەن ماوەی 40 ڕۆژ تقریبەن لە پروپاگەندا دەستیان بر بۆ پروپاگەندەی پوچی نەتەوە پەرستی نەتەوە چێتی کۆنەپەرستی گەڕانەوە بۆ دین و باوەڕ و کۆنەپەرستی عەشایری هەموو هەنگاوێکیاندا لە هەڕەشەکردن لە کرێکاری ژینگە لە کارمەند لەوەی کە ئەندامان و لایەنگرانی خۆیان تەنانەت ناچارکەن بەوەی کە وێنەی دەنگەکانیان بدەنەوە بە حیزبەکانیان تا ئاستی بەخشینەوەی پارە سەرۆکی ئەحزابەکان بە تایبەتی سەرۆکی حکوومەتی هەرێم مەسوول بەرزانی هەموو ئەو پرۆژانەی کە خەوتبوون لە کیسەکەیە و کەس نەیبینی لە ڕۆژانی هەڵبژاردنا بوو بە پروپاگەندە و بە ناوی پارتیەوە کە گوایە پارتی چاکسازی کردووە سەریان دەرهێنا و لە کاتێکا ئەوانە هەمووی بەرئەنجامی تەوافقاتێک بۆ لەگەڵ پەرلەمانتارەکانە تەنانەت نەعەدالەتی لەوەی کە کرێکارێکی پێشڕە و ژنێکی شەرافەتمەند و مۆدێرن گەنجێکی دڵپڕ لە هیوا ئەگەر بیستایە بەشداری لەم هەڵبژاردنە بکە و نوێنەرایەتی دەنگ و خواستی خۆی و توێژەکەی بکردایە بە حکمی دانانی ئەو هەموو مەرجانەی کە دانرابوو نەیتوانی فرسەتی خۆکانی دیکردنی بۆ هەڵکەوێت لەوەش زیاتر تێرۆرکردن هەڕەشەکردن تەقانەوەی کاندیدەکانی یەکتری گەندەڵی لەوەی کە زیاتر لە 40 کاندیدی ئەحزابەکان حتا ڕعایەتی قانونەکانی کۆمیسیۆنی خۆشیان نەکردووە بەوەی کە بڕوانامەکانیان تەزویر بووە 1001 دەنگ لەوەی کە لیستی جیاکردنەوەی بەشی تایبەت و بەشی گشتی و هەڵبڕاندنی ژمارە لە خەڵک بەبێ ویستی خۆیان ئەتوان بڵێم وردەکاری ئەم مەسلەی ئەوەندە گەندەڵی ئەوەندە تاڵانی ئەوەندە درۆ و ڕیاکاری بەخشینەوەی تیا بووە کەمتر نەبووە لە هەڵبژاردنەکانی تر تەنانەت تۆ سیرکەن خودی ئەو سیستەمەی کە دایان ناوە لە بنەڕەتەوە معلومە کە ئەنجامەکانی لەدەستەوە حزابان کە لە دەسەڵاتان ئەو حزابانن کە توانای مادی و بازرگانیان هەیە ئەحزابەکانی جنوب لە سوودانیەوە بگرێت تا خەزعەلی تا حەکیم هەموو ئەمانە
لەسەر ڕەسی زنجیرەیە کۆمپانی دانیشتون لە کوردستان دوو حیزبی بنەماڵەیی لە ناوچەی زەرد و سەوزە کە تەواوی ئیمکاناتیان هەیە 30 ساڵە ژیانی خەڵگە هاڕێن ئیسفادیان لە هەموو ئەم مەسەلانەکە بەڵام لەگەڵەوە شاتووە ببینە ئەم سیستەمەی کە دایانناوە کەوتم لە قازانجی ئەحزابی گەورە و دەسەڵاتدارە ئەوەیە کە ناوچەکانیان کردووە بە چەند بازنەیەکە و بە پێی دەنگدانی ڕێژەی بە پێی سیستەمی ساندیگۆ کە زەربی 1.7 یەکەن سەرنجام ئەمە بە زەرری ئەحزابی بچووک بە کاندیدی فەردی بۆ لیسانەی کە تازەواری دەبن بە زیانی ئەوانە تەواو بووە. ئەمە هەموو ئەو سیناروێ بوو کە لەژێر ناوی دیموکراسی و پەرلەمان و گۆڕانکاری لەناو لە ڕێگای پەرلەمان و دەنگدانەوە هەروە ئەمە ئەو ڕاستیا سەرمێنەکە ئێمە ساڵهایە ئەڵین کە انتخابات ڕێگای پەرلەمانی ڕێگایەک نییە بۆ ئەوەی کە گۆڕانکاری شۆڕژگەرانە بە قازانجی بەدیهاتنی خواستەکانی خەڵک بەدی بێ بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەم انتخاباتە ئەم هەڵبژاردنە با بڵێم جەنگ و کێشمەکێشێکی سیاسی لە نێو بەرەی خەڵک دەسەڵاتا کردەوە خودیەوەی کە لە ساب نزیکەی 50 خەڵک بەشداری نەکردووە لەبەر ڕۆشنایی ئەوەی کە زیاتر بەزە هەرێمی کوردستانە زیاتر لە 300,000 دەنگی پوچەڵیان داوە ئەمە نیشانەدا کە ئێترازێکی بەرین بەرامبەر بەم سیستەمە هەیە بە کە ناویان ناوە پەرلەمان و دیموکراسی کە لە 2003 دوای ڕوخانی حکوومەتی سەدام ئەمریکا بە دیاری لەژێر سایی گولەی تۆپ و دەبابەکانی هێنایەتە عێراقەوە ناڕازین ئەم ناڕازایەتیە مانای وایە ئەوەی کە بەداخەوە ئەم ناڕزایەتیە نەیتوانی ڕێگای شۆڕژێرانی خۆی هەڵبژێرێ و هێشتا نەگەیشتەوەی کە ئەو لایەنەی کە ئەتوانێت ئاڵوگۆڕی شۆڕژێرانە بەوەی کە ئەم سیستەمە سەرۆژێرکە سیستەمێ دامەزێنێکە تیا خەڵک ئازاد و یەکسان و خۆشگوزەران بێ لەم گەندەڵی و کۆنەپەرستی و دابەشبوونە چینایەتی و قەومی و جیاکاری کە بەسەر خەڵکادا سەپاوە کۆتایی پێبێنێ هێشتا ئەو خەڵکەی کە ناڕازیە نەیتوانیوە ڕێگای گۆڕانکاری شۆڕژگەرانە پێک بێنێت تا ئەو جێگەی بە حیزبی ئێمە گەرێتەوە حیزبی ئێمە بەو مانایی کە ئەم جەنگ سیاسی کە لە نێوان لایەنەکانە لە دەوروبەری هەڵبژاردن و هاتە پێشە و کۆمەلگای لە دەوری خۆی هەستیار کردەوە ئێمە بڕیارماندا کە لەو جەنگە بەشدار بین نوێنەرایەتی خەڵکەین بە پلاتفۆرم و داخوازەکانی ئەوان کە چەند ساڵانێکی زۆر بەرنەم هەڵبژاردنەوە هەڵبژاردنەکانی تر لە شەقامە خەباتی بۆ کردووە کەوتۆتە بەرامبەر دەسەڵاتەوە لەلایەن هێزەکانی دەسەڵاتەوە بەرشەق دراوە سەرکوت کراوە زیندانی کراوە من پێم وایە ڕوانگەیەکی گشتی لەم هەڵبژاردنە ئەوەیە کە ئەمە سیناریۆیە کە بورژوازیی چنێ وەکوتم بۆ سازدانەوەی دام و دەستگا و دەسەڵاتەکانێتی کە بە دوای ڕوخان ڕژێمی سەدام سەپاوە بەسەر خەڵکە خەڵک هیچ بڕیارێکی لە هێنانەکایەوەی ئەم سیستەمەیان نیە و بگرێ کەوتۆتە بەرامبەری و ناڕزایەتی هەیە ڕێگاکەی ئەوەیە کە دەبێ ئەم مەدانە لەلایەن نوێنەرانی خەڵکەوە ببینرێەوە خەڵکە بێ بە سەفی خەباتی سربەخۆی خۆیەوە بە داخوازەکانی نابێ غایب بێتیایەوە ئەبێ هەروەک چۆن لە شەقام و کارگە و زانکۆکان و گەڕەکەکان و دادگاکانە خەبا دەکات بۆ باشکردنی ژیان ئەبێ لەوێش نوێنەرایەتی هەرە و داخوازیانەکە شەڕی لەسەرکە لە خودی هەڵبژاردنە و هەڵ با نوێنەرانێکی ڕادیکاڵ و ئازادی خواست کتلەیەکی گەورە و سەنگەرێکی گەورە لە پەرلەمان بۆ هەڵوەشانەوە و بۆ تێکوپێکدان و داڕوخانی ئەو سیستەمە بەسەر خاوەنەکانیان ڕێگا بگرێ ئەمە ئەو ڕێگایە تا ئەو کاتی کە هێشتا شۆڕ لە بەردەرگایانان نیە بۆ ساتێک زارێ لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان ڕاوەستین و ئەگەر قسە و باسێک بکەین لەسەر ئەگەری پێکهێنانی حکوومەتی ئایندا یاخود وەکو دۆخی ئایندەی دوای هەڵبژاردنەکان چۆنە بێت پەیوەندی هەرێم و بەغدا چی ئاڵوگۆڕێکی بەسەردا دێت و ژیان و گوزەرانی خەڵکی لە سایەی ئەنجامی ئەم هەڵبژاردنەوە یان دەورانی دوای هەڵبژاردن چی ئاڵوگۆڕێکی بەسەردا دێت بە بڕای من ئەزانین چۆنە ناوەڕۆکی ئەو هێزانەی کە تەوافقا دەکەن یەکێتی و پارتی لە بەتایبەتی لە هەرێمی کوردستان و ئەو ئەحزابان ئۆپۆزیسیۆنانی کە دەنگیان هێناوەتەوە و لە بەغاش ئەو دەسەجاتی شیعە و سوننە و حەشدی شەعبی و
ئەو تایفانی کە بەهێزی میلیشا و بە پشتیوانی ئێران و ئەمریکا کایاکەن ئەمانە لە زووترین کاتا ڕێبکەون حکوومەت دروستکەن ڕێژ نەکەون ناوڕۆکیان ناگۆڕێ خەڵک لەگەڵ دیاردەیەکە بەرەو ڕوە کە لە ڕووی چینایەتیەوە ئەمانە بە بەرپرسیارە زانن خەڵکیی کرێکار و زەحمەتکێشە لە شارەکانی کوردستان ببینین چ لە شارەکانی عێراق هەر ئەو سیستەم و دەسەڵاتەیە هەر ئەو خاوەنانەیە کە ماوەی دوودەیە ژیانی خەڵکی گیرۆدەی بێکاری نەبوونی نائارامی کۆنەپەرستی کردووە بۆیە بە بڕای من دواکەوتن و پێکهێنانی خێرای کابینەی تازە یا ئاڵوگۆڕێک لە پەیوەندیەکانی بینی هەولێر و بەغایە ناکاتەوەی کە سەرچاوی موسیبەتەکان و سەرچاوی ستەم و جیاکاری و سەرچاوی بێمافی سەرچاوی پەلاماری اقتصادی و قانونی و فەرهەنگی بۆ سەرخەڵکی کرێکار و زەحمەتکێش و ئازادی خواست لە شوێنی خۆی باقیە بەڵام تا ئەو جێگەیە گەڕێتەوە معلومە ئەو حکوومەتەی کە لە داهاتووە دروزە بێ لە عێراقا ئەبێ بە تەوافقی لایەنەکان بێ ئەوە خۆیان دەڵێن ئێستا کێشە کەوتۆتە سەرەوەی کە ڕئیس جمهور ئایا ئەگەڕێتەوە بۆ کورد یا ناگەڕێتەوە و خۆیان ئەڵێن یا مەسەلەی سەرۆکی پەرلەمان ئەدرێ بە سونەکان یا سەرۆک وەزیران لە هەڵبژاردنی خودی هەڵبژاردنەوەی خودی سەرۆکی وەزیرانە لە ناو باڵەکانی شیعاق مشتومڕەیە کە هەموو ئەمانە نیشانەی نادەستەگی و پەرشوبڵاوی ریزەکانی بورژوازیە و بە بڕای من عێراق و کوردستانیش ئەباتە نێو چێشمەکێشێکی تازەوە تا ئەوەی کە هاوکێشێکی تازە هەمویان قانعکەن لەسەر چۆنێتی دابشکردنی کێکی دەسەڵات و سەرۆت و سامانی ئەم وڵاتەکە لەژێر دەستی ئەوانەدایە من پێم وایە دوای هەڵبژاردن دۆخی عێراقەکەوێتە بەرامبەر بە ناڕەزایەتیی فراوانی خەڵکەوە هەڵبژاردن تەواو بوو ئەوانە ئەو جایتر بە تەوابوونی هەڵبژاردن و پێخێنانی حکوومەت بە تایبەتی خواستەکانی خەڵک لە عێراق و کوردستان بەرجەسەترە بێتەوە خەڵک زۆرتر ئامادەیی ئەوانێ کە چاو بژێڕێتەوە بە مووقیفی خۆی لە هەڵبژارانە چه ئەوانەی بەشدار بوون چه ئەوانەی بایکۆتیان کردووە من پێم وایە دەورەیەکی تازە لە خەباتی چینایەتی لەسەر داخوازەکانی خەڵک بۆ ئازادیەکان بۆ مافە مەدەنیەکانی ژنان بۆ یاسای کاری کرێکاران بۆ موچۆ و قوتی خەڵک بۆ خزمەت گوزاریەکان لەم چوارچێوایە بە دڵنیاییەوە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغاش لەسەر ڕۆشنایی پێکهاتنی ئەو کیتلە و ئەو تەوازن قووا و هاوکێشەیە دروزە بێ کە ئەحزابی ناسۆیەنسی ڕێکەوتنی لەگەڵەکە چونکە ئەوەی کە ئەوان دەڵێن دەنگ بنبا کورد لە بەغا بەهێز بێ هەدەفەکانەوەی خۆیان بچ لە بەغا خۆیان دەستخەنە ناو دەستی کۆنەپەرستانێکی وەکو مالیکی و سوودانی و حەکیم و ئەم تاقمانەیە کە خەڵکی کوردستان تەجروبەی لە ساڵی 2021 و پێش ئەوەشیان هەبووە بۆیە من پێم وایە ئەو کێشە و گرفتانەی کە هەیە گۆڕانکاریی ئۆتۆی پێنایە و مەسلەی ئەوەی کە ئەوان ئەڵێن قوارەی هەرێم ئەبێ بەهێزکرێەوە ئەبێ دەستور جێبەجێ بکرێ ڕەبتی هەیە بەوەی کە ئێران چ ڕۆڵێگە جێڕێ ئەمریکا چ چوارچێوەیەک دانێ بۆ ئەو حکوومەتەی داهاتوو هەتا خودی داهاتووی حکوومەت لە عێراقا لەژێر ساوی و سێبەری دەخاڵەتی ئێران و دەخاڵەتی ئەمریکایە ڕاستە ئێران زەعیف بووە بەڵام مەوجودیەتی هێزەکان و لانگرانی لە عێراقا بە دەرەجاتێکی گەورە لە ماوە بڕوای من هەموو ئەمانە مەسلەی پەیوەندیەکانیەوان هەرێم و بەغا دەباتە نێو جێژایەکی سیاسی ترەوە و معلوم نییە نە مەسلەی موچە حتا مەسلەی بودجەی ساڵانەی هەرێم هەتا مەسلەی خزمەت گوزاریەکان مەسلەی ئەمنیەت و ئارامی معلوم نییە حەشدی شەعبی لە شنگال چیەکە چ ڕووداوێکی نەخوازراوە خۆڵکێنێ معلوم نییە کە ئێران چ دەخاڵەتێکە لەسەر سنوورەکانی بۆی کە بتوانێت باڵانسی خۆی لەگەڵ ئەمریکا لە عێراقا ڕابگرێ بارحاڵ مەبەستمەوەیە کە بڵێم داهاتووی حکوومەتی هەرێم لەگەڵ بەغا و پەیوەندیەکانی پەیوەندی بە ڕووداوە ناوچەیەکان بە پێکێنانی حکوومەت و فشارەکانی ئەمریکا لەسەر ئەم لایەنانە کە دیارە ئەوش سنوورێکی هەیە خۆتا سەر ناتوانێت ئەو نمونەی کە ئەمریکا و نوێنەری لە عێراقا بەدەستیێناوە لە ساسە بچەسبێ و جێبەجێ بکرێ چونکە ئێرانیش دەخاڵەتیە هێز و لایەنی دەوڵەتی تر وەکو سعودیا وەکو سووریا وەکو ئەردەن وەکو تورکیا ئەمانە هێزن
نفوزیان هەیە و ئەتوانن لەگەڵ هەر ئاڵوگۆڕێکە تای تەرازوی هاوکێشەکان بەلایشترا بخەن. زۆر باشە بێنە سەر ئەو بەشەی کە حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان لەگەڵ عێراق ئەمجارە بەشداری هەڵبژاردنەکانیان کرد. لە سەرەتای قسەکان تاکە ئاماژەتان بە ڕۆڵی پەرلەمان و هەڵبژاردن کرد، بینەرێک پرسی کە بۆچی بەشداریتان تیادا کرد، دیارە و دواتر خۆتان هاتنە سەری ئاماژەتان بەوەدا کە بۆچی بەشداریتان کرد. ئەگەر ویستان دەتوانن وەڵامی زیاتر بدەنەوە. بەڵام بپرسم کە یەکەم جار بوو حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان لەگەڵ عێراق بەشداری لە هەڵبژاردنەکان بکە، ئەگەر چی کاندیدی خۆی نەبوو ڕاستە و خۆ، بەڵام پاشەوەی پلتفۆرمێکی بڵاو کردەوە و کاندیدێک ئەو پلتفۆرمەی پەسەند کرد، ئەو پشتیوانی لەو کاندیدە کرد. بپرسم ئەمە چ جۆرە ئەزمونێک بوو ئەم بەشداریەی حیزبی کۆمونیستی کرێکاری لە هەڵبژاردنەکاندا؟ سەرەتامە یەکشت ڕاستکەمەوە حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان ئەمە یەکەم جاری نییە لە هەڵبژاردنە بەشدارە بێ. ساڵانی پێشوو لە هەڵبژاردننی یەکێتی مامۆسایانە بەشداری کردووە و دەنگیشی هێناوەتەوە و لە شارەوانەکانیشە بەشداری کردووە. بەڵام ئەوەی کە ئەم جارە فەرقەکەی وەیە کە هەڵبژاردنێکی سەراسەری عێراقە بۆ پەرلەمانی عێراق. ئەمە یەکەم جارە لەمڕۆ ئەوە دروستە. ئەوەی ئێمە بۆچی بەشداریمان کرد، ئێمە لە نووسرا و ئەدەبیات و لە ڕاگەیاندنەکانی حیزب بە ڕۆشنی ئەو باس کراوە کە ئێمە نە چاومان لە سیستەمی پەرلەمانیە، نە لە بەرنامەی خۆمان لە ئیستراتیژی کۆمونیستی بۆ سەرۆژێرکردنی نظامی سەرمایهداری و سەرخانەکەی کە پەرلەمان و دیموکراسیەکە کە نمونونەکەی خەڵک بە گۆشت و خوێن و پێستەوە ناڕەوایەتی و ستەمگەری ئەم سیستەمەی هەست پێ کردووە لەوە لا نادەین. ئێمە حتا بۆ بەشداریمان لەوە چاومان لەوە نییە کە دەنگێنینەوە یا دەنگنانینەوە، چاومان لەوە نییە کە چەند کەسمانە چێتە نێو پەرلەمانی عێراقەوە، حتا بەڵام ئەگەر ئەو دەستکەوتەشمان بێخۆ ئەتوانین لەوەشی سفادەکەین. هەر کاتێ بزانین ئەو پەرلەمانە لەگەڵ داخوازەکانی خەڵکانی توانین بکشینەوە. مەسەلەکە بەشداری ئەسلی ئێمە لە ڕوانگەی ئەوەیە کە ئێمە پێشتر وەکو خەڵکی ناڕازی شەقام، وەکو مامۆسایان، وەکو ژینگە پارێزان، وەکو ژنانێکە لە دژی یاسای جەعفەری خەباتیان کرد کە داوای یاسایەکی مەدەنی بۆ ئەحوالی شخصیەکەن. ئێمە هەموو خواسانەمان لە زانکۆکان ئەو خوێندکاری کە داواکە خوێندن لە ئەهلی کۆتایی بێ و خۆڕایی بێ و هەموو مەسەرزەماتێکی بخرێتە اختیاری خوێندکارانەوە. ئێمە لە هەموو ئەمانە داخوازی ئەو کارەبای خۆڕاییمان کردووە، داخوازیەوەمان کردووە کە داهاتی هەرێمی کوردستان بە نەوت و غازەکەیەوە لە خزمەتی پێداویستەکانی ژیان و بژێوی خەڵک و تەندروستیا بەکاربێ، لە ژینگە پارێزیە بەکاربێ. ئێمە هەرو خواسانەمان بووە. ئێستا بورژوازی لە سەر و دەسەڵاتی ئێمە وەکوتم ئێمە نە پەرلەمانمان پێشنیار کردووە، خوازیاری ئەوەین هەڵبژاردن کریان نەکرێت. بورژوازی شەڕێکی بەڕێخستووە، جەنگێکی بەڕێخستووە. سوالەکەوەیە ئایا ئێمە چین بەشداریەکەین نوێنەری ڕاستەوخۆی خەڵک لەو شە نەزانن بکەین، داوا بکەین ئەحزابی تر هەریەکە بە دروژم و شیعاری سازان و تەوافق و شیعاری کوردە بەغا بەهێزەکەین کە هەمووی پروچ و فروفیشاڵ و هەڵخەڵاتاندنی خەڵکە لە ڕێگای پروپاگەندەی قەومی و دینیەوە. ئێمە نا، ئێمە پلتفۆرمێکمان داوە ئەچین شەڕ بۆ ئەوواکەین، ئەڕۆین کۆمۆنیزم بەقوە دەکەین، نوێنەرانی ڕاستەقینەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش کە دوێنێ لە شەقاما بوو لەو شەڕەیە وەک کاندیدێکی بەدیل بەرامبەر بەوانەی تر مەترحەکەین ببورن. بەداخەوە ئێمە بەهۆی دۆخێکەوە کە بوومان ئیمکاناتێ لە دەستمانە بوو نەمانتوانی ڕاستەوخۆ خۆمان قەوارە و لیستی و کاندیدەکانی خۆمان پێشنیارکەین. بۆیە پلتفۆرمێکماندا بە کۆمەلگا وتمان هەر لیست و لایەنێک ئەومانی قبول بێ ئێمە ئامادەین لەگەڵ لە کەمپینەکە بەشدار بن. خۆشبەختانە لەسەر لیستی کۆتا لیستی سەربەخۆ کاندیدێک بەڕێز ساهیرە یوسف عەزیز پێشوازی لە خواست و پلتفۆرمەکەی ئێمە کرد و بەڵێنی دا کە لە پەرلەمان ئەگەر دەنگ بێنێتەوە شەڕ بۆ ئەوە بکە. ئێمە شوینە پشتی ئەو پشتیوانیمان لێ کردووە. ئەمەیە بڵێم بەشداریکردنی حیزب لەو ڕوانگەیەوە لە ڕوانگەی ناوەڕۆکی ئەوەی دەسەڵات پەرلەمان و دیموکراسی بۆگەنە سیستەمێکی چینایەتیە بۆ سازدانەوەی هەمووی ئەمانە حەقیقەت ئێمە هەموو ڕۆژێ ساڵێک مانگێک لە ڕادیۆکانمانەوە لە بڵاوکراوەکانمان لە بەیانەکانمانە ئەمەمان وتووە
و ئێستا شەر ئەوانە دەڵێن بەڵام ئێمە حیزبی کۆمونیست حیزبێکی ئایدۆلۆژی نییە حیزبێکی سیاسیە حیزبێکی دەخاڵەتگەرە ئەوێ لەسەر مەسەلەکانی ژیانی خەڵک چ ئەو سیناریوانەی خۆمان دروستیەکەین چ ئەوانەی ئەحزاب و جوڵانەوەکانی تر دروستیەکەن ئێمە بە وەزیفەی خۆمان نەزانین سەفی مستەقلی کرێکاران و ناڕزایەتیەکان و جەماوەر نوێنەرایەتی بکەین ئەمەش پێویست دەکات بچێتە بچینە شەڕی لایەنەکانی ترەوە بە پلاتفۆرم و بەدیلی خۆمانەوە بە کەسایەتەکانی خۆمانەوە بە خەباتێکە لە شقاما کردومانە لەوێش درێژەی پێبین و خەڵک وشارکەین و لە دژی خودی ئەو سیستەمە ئەمە بنەما و چوارچێوی کورتەی چوارچێوەیەکە میتۆدێکە بۆ بەشداری ئێمە بەڵێ بەشی پرسیارەکەتم بیرکەرەگەر چی ئەزمونێک بوو بۆ ئێوە بۆ ئێمە ئەزمونێکی زۆر گرنگ بوو بە خۆداچوونەوەیەکە کە ئێمە لە ئێستاوە هەوڵە دەین دوای تەوابوونی ڕاگەاندنی فەرمی لیژنەی انتخابات لە حیزب و کۆمیتە ناوەندیە دروست دەکەین لە پلینۆم و کۆنگرەکانە تەداروکی بۆ بین هەوڵە دەین معلومە هەموو انتخاباتێ بە میدیا کرێ بە کاندی دەکرێ بە ئیمکاناتی مالیە کرێ ئێمە هەوڵە دەین بە پشتیوانی کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەت چێش بە هاوکاری ئەوان هەوڵە دەین مەرزوماتی بەشداریەکی فعال لە انتخاباتەکانی داهاتووە بە مەرجێک ئەگەر ئەو دۆخەی کە انتخاباتی تیاکرێ ڕێمان پێبە بۆ معنایی کە دەورانێکی شۆڕژێرانە نەبێ دەورانێک بێ ئێمە تیاقەدەکە نەکرابین ئەو کاتە ئێمە بە دڵنیایەنی هاوشێوەی وەزی ئێستا بە دڵنیایەوە بەشداری تیاکەین و پێداویستەکانی خۆمان کۆکەینەوە پلاتفۆرمی خۆمان بە کۆمەلگار ڕاگەێنین کەسایەتیەکانمان دەکەینە کاندید زانکۆ و گەڕک و ماڵ بە ماڵ و ناوەندەکانی کار لە قاوە دەین ئیفشای هەموو پروپاگەندەی لایەنەکانی ترەکەین و هەوڵە دەین کە دەنگی خەڵک کۆکەینەوە بتوانین بەرەی ئازادی خوازی ئینسانیەت چینی کرێکار کۆمەڵانی ناڕازی مامۆسایان موچەخۆرانیش لە پەرلەمانەوە بەرزکەینەوە ئیتر خەڵکی کوردستان محتاجی ئەوە نەبن بۆ ئەوی موچۆوەرگن بچن لەگەڵ شان بەنە هیوا ئومێد بەرن بۆ لای سوودانی بۆ لای حەکیم بۆ لای مالیکی بڕۆن بۆ لای نوێنەری خۆیان و لەگەڵ نوێنەری خۆیانە خەباتکەن کە خواستەکانیان بەسەر پەرلەمانە داسەپێنن ئەگەر نا ئەو کاتە ئێمە توانین جەولەیەکی تر لە شەڕ و کێشمەکێش لەگەڵ دەسەڵات و سیستەمی پەرلەمانیا بکەینەوە ئەوە ئەزمونێکی گەورەیە هیوادارم ئێمە لە داهاتوە بتوانین وەڵامی ئەم نیازەوە ئەم خەباتەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بدەینەوە هەر لێرەدا یەک سەرنجی بینەر ڕاستکەینەوە کە ڕەنگەجێی سەر سوڵمان بۆیان یەکەم جار نەبووە وتی یەکەم جار بووە لە هەڵبژاردننی پەرلەماندا بەشداری بکەین بەڵام پێشتر لە هەڵبژاردنەکانی مامۆستایان و شارەوانە بەشداریمان کردووە ئەگەر وانە ڕاستیکەنەوە بە ڕستخەسرەوسایە بەڵێ ئێمە ئەمە یەکەم جارە لە پەرلەمانی عێراق ینی لە دەنگدان بانگەشەی بەشداری لە پەرلەمانە هەڵبژاردننی نوێنەرانێک بۆ پەرلەمانی ئەمە یەکەم جارە بەڵام بەعام ئێمە لە هەڵبژاردنا بەشداریمان کردووەوان نییە لە تاریخی ئەم حیزبە هەمیشە هەر بایکۆتی لە بەرامبەر هەر جۆرە هەڵبژاردنێکە پەسەند کردبێت هەر لەگەڵ بڵاوبوونەوەی بەیاننامەی دوو حیزب کە بەشداری لەم هەڵبژاردنە دەکەن و هەتاوەکو دواتریش پشتیوانیەکی زۆر باشکرا تەیدێکی زۆر کرا هاوکات هەندێ لێرە و لەوێ هەندێک ڕەخنەش گیرە ئەمێ پرسم خۆتان چ جۆرە فیدباکێکتان وەرگرتۆ لە بەرامبەر ئەم هەڵوێستە و ئەم تاکتیکی ئەم جارەدا بەر لەوەی جوابی پرسیارەکەتان بەمەوە پێم خۆشە لەسەر یەک دوو پۆینت ڕاوەسم یەکیشیان بە بڕای من ئەم تاکتیکی کە حیزب کردی حیزبی بردە ناو بەداخەوە کەماوەکەی کەم بوو بەڵام بەقەدەرەوە ئێمەی بردە ناو کێشمەکێشێکی جددیەوە لەگەڵ جوڵانەوە کۆمەڵایەتیەکانە بە پلەی یەکەم لە بەرامبەر ئەو ڕەوتە فێرقەگەرای و ئایدۆلۆژی کە لە نەقد بە سیستەمی پەرلەمانی و جۆری ئەم حکوومەت و پەرلەمان و ئەوەی تەقسیم بۆ بەسەر دەستە و تاقمی قەومی ئەوەی کە خەڵک تیرۆر کراوەی کە دزی و تاڵانیە کرێ ئەوەی کە یاساکان دە خزمەتی ئەوان هەموو ئەمانە کە حقیقەتیان تیای هەیە لەسەرەوە هەڵوێستیان ئێمە لەو سونەتە خۆمان بڕی ئێمە بەکردەوە ئەو قەرارەی پلینۆمان هێنا کۆنگرەی شەشمان هێنا دەرەوە کە حیزبی کۆمونیست چی در لە کەنارە ڕاناوەسێ حیزبی بەرەو حیزبێکی سیاسی ڕوا
وە کاراکتەرەکانی حیزبێکی دەخاڵەتگەر لە ڕووداوەکان و کێشمە کێشە سیاسی کۆمەڵایەتەکانە ڕائەوەستەیە چجا نەکەرەوانەی کە ئەو سینناریوانەی کە خۆی لە کۆمەلگایە مەترەحیەکە بەڵکو ئەوەی کە ئەحزاب و جوڵانەوەکانی تر مەترەحیەکەن لەسەر مەسلەی هەڵبژاردننی ژێشێکە لەوانە ئەمە گەورترین دەستکەوت و فیدباچێکە کە ئێمە لەلایەن خەڵکەوە جێگای دەستخۆشانە بووە بە تایبەتی خەڵکێکی گشتی کە پەیوەندیان پێوە کردوین کە چون سەردانمان کردوون لە کۆڕ و کۆمەڵەکانە لە میدیایە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بە ژمارەیەکی زۆر لە خەڵک سەردانیان کردوین جێگای دەستخۆشانە بۆ هاوکاریان کردوین هەتا بەشێکیان لەوانە ئامادەیان دەربڕیوە دەنگیان داوە بۆ کاندیدێکی ئێمە پشتیوانیمان کردووە یەک خاڵی تر کە ئێمە بە دەستکەوت لەم ئەزمونایی زانین و وەک فیدباک دەتوانین شانازی پێوە بکەین ئەوش ئەوەیە کە ڕاگەیاندنی پلاتفۆرمێک کە جیاوازی هەیە لەگەڵ پلاتفۆرمی کەمپینی هەڵبژاردننی هەموو لایەنەکان ئێمە و پلاتفۆرمەمان وەکو لە قسەکانی پێشوو تراوت بۆ بەشێکی زۆر لە ئەحزاب و قەوارە سیاسیەکان نات بەداخەوە ئەوان جوابیان نایەوە ئەوە لە قاودانی حزابی ئۆپۆزیسیۆنی بورژواییە کە درۆکەن لەگەڵ خەڵکە ئەوان ئەڵقەی تەواوکاری ئەحزابی دەسەڵاتدارن ئێستا بۆ ئێمە هەرچەندە دەستکەوتەکە کەم بێ بەڵام تروسکاییەکی زۆر گەورەیە لە نێو ئەم زەلکاوی کە ئەحزابی ناسیۆنالیستی کورد لە ژێرناوی پەرلەمان و حکوومەتی هەرێم و قەوارەی هەرێم و ئەمانەیان دروستکە ئەوژەوەیە کە ریزی سەربەخۆی کرێکاران و زەحمەتکێشان ئێمە نوێنەرایەتیمان کرد ئێمە داخوازیەکانی شقام و گەڕک و کارگەکانی ئەوانمان نوێنەرایەتی کردووە ئەمە گەورترین دەستکەوتە ئەتوانێت لە هەڵدانەوەی ئەترازەکانە ئێمە باشتر لەوان نزیک کاتەوە پەیوەندیان لێک بێنین کە بتوانین جوڵانەوەیەکی شۆڕژێرانەی وا پێک بێنین کە ئیتر دەورە دووکانی هەڵبژاردن و پەرلەمان بەرەو فەنا و نابوتی بەرێ بە بڕای من ئەمە دەستکەوتێکە هەرچەند بچووکیش بێ بەڵام گەورە و پرچنگدارە ئێمە بەکردەوە قەرارات و بڕیارەکانی کۆنگرەی شەشمان بەکردەوە دەرهێناوە نەکەر لە ڕووی سیاسی و نەزەریەوە ڕایگەین و بچین پروپاگەندەی بۆ بکەین بەڵام بەکردەوە ئەو ماوەی کە کەوتوینەتە چێشمەکێش لەگەڵ ئەحزاب و ڕەوتی ترا ئەو سونەتەشمان تەجاواز کردووە کە دەست و قاچی کۆمونیزمەگرێ نایەڵێ تێکەڵاو بێ بە شەڕە سیاسیەکان لە کۆمونیزمێکی سیاسیەوەی کاتە گروپێکی فشار کە ئەوش تەنها لە فەیسبووکە بتوانێت چەند قسە بکە و تەسکینی دڵی خۆی بە قسەکانی بکە گوایە ئێمە نازانین ئەم پەرلەمانە پەرلەمانێکی گەندەڵە ئەم سیستەم و حکومڕانیە تاڵان چییە سیستەمگەرە سیستەمی چینایەتیە هەموو ئەمانە ئازانین بەڵام کێشمەکێشێ بووە ئێمە بە پێویستمان زانی لەو کێشمەکێشەیە وەکو حیزبێکی سیاسی خۆمان بنوێنین نێرایەتی کۆمونیزم بکەین ئیستراتیژیەک بۆ ئاڵوگۆڕی تەوازنی قوای نێوان خەڵکی ناڕازی لە بەرامبەر ئەم دەسەڵاتەیە ڕۆڵە بجێڕین ئەوە دەستکەوتێکی گەورە و فیدباچێکی گەورەیە کە لەم ئەزمونەیە لە بەشێکی گشتێتوانی ئاماژەی پێ بکەین بە لێرەشدا کۆمەڵێ پەیام هاتووە کە دەستخۆشی لە بەشداری ئێوە دەکەن و بە کارێکی دروستی دەزانن و هەروەها ئومێد دەکەن کە وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆنی بەهێز لە ڕێزی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستان و عێراقدا دەرکەوێت ئەگەرچی هەڵبژاردننی ئایندە 3 ساڵی ماوە ئەگەر بێت و لە کاتی خۆشیدا ئەنجام بکرێت چونکە عادەتەن دوا ئەکەوێت بەڵام قسەتان کرد کە هەر لە ئێستا و ئامادەکاریەکەن بۆ بەشداری لەو هەڵبژاردنە ئەمە مەترسی ئەوە ناهێنێتە پێشەوە کە حیزبێکی کۆمۆنیستی شۆڕژگێر ببێتە حیزبێکی پەرلەمانتاریستی پرسیارێکی نامەنتەقیە ئەزانم ئەمە پرسیاری خەڵکیشە و ترسە هەیە بەڵام بەڕای من وەختی حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان یا هەر حیزبێکی تر کە دەست لە باوەڕەکانی خۆی بشواتەوە هەر کاتێ ئەم حیزبە بەرنامەی دنیایکی باشتر کە شۆڕشی کرێکاری بۆ گۆڕانکاریەکی ڕیشەی لە کۆمەلگای سەرمایەداریە بۆ نێشتنی کاری بکرێ بۆ دامەزرانی سیستەمێ لەسەر ئەساسی هەرەوەزی و شوراکان بۆ دەسەڵاتێک کە ڕاستەوخۆ لەلایەن شورا کرێکاریەکان و شورا جەماوەریەکانەوە کە بەڕێوەبردننی کۆمەلگا بەوان بسپێرێ ئەوان ئیداری کۆمەلگا لە ڕووی بەرەمهێنان لە ڕووی قانوندانان لە ڕووی ئیداری ئوموری کۆمەلگا و هەموو هاوڵاتیەک ڕاستەوخۆ حەقی هەبێ ئەوانەی کە حکوومەت و کۆمەلگا بەڕێوە بن لە ژێرسای ئەو سیستەمەیە
کە هەم قانوندانرن هەم خۆیان جێبەجێکەن و هیچ ئیمتیازاتێکیان خۆی کە بە ئەندام پەرلەمانە درێن نییە هەر کاتێ حیزب ئەم بەرنامەی خۆی وەلانە بەڕاستیترەوە حیزبی کۆمۆنیست نامێنێ ئەبێتە حیزبێکی تر ئەو کاتەگەر پەرلەمانیش قبولکاشتێکی یاساییە بەڵام ئەوەی کە ئێمە سوور و مکوڕین لەسەرەوە خەبات بۆ خەباتی ئێمە لە مەسلەی هەڵبژاردن و پەرلەمان یەکێکە لە مەیدانەکانی وشیارکردنەوە یەکێکە لە مەیدانەکانی ڕێکخراوکردن بەهێزکردنی کۆمونیزم و حیزبەکەی نوێنەرایەتیکردنی خواست و داخوازی خەڵک تونکردنەوەی سیرائی چینایەتی لە ناو جەرگەی پەرلەمانە لە نێوبەرەی کرێکار و زەحمەکێش و تەواوی هێزە بورژواییەکان کە ئەو پارێزەری ئەم نیزامن کە لەسەر کاری بەکرێ ڕاوەساوە ئێمە ئاوای بین و ئەمە شوان بە ڕۆشنی ڕاگەیاندووە لە بەیاننامەکانمانە بەر لەوەی بچینە ناو هەڵبژاردنەوە بڵین ئێمە بەشداریەکەین لە کەمپینی هەڵبژاردنە بە ڕۆشنی لە بەیاننامەی یەکەممانە وتومانە کە ماهێتی ئەم حکوومەت و پەرلەمانە ئەم سەرخانە سیاسی کە لەسەر نظامی سەرمایهداری و کاری بەکرێ دامەزراوە نظامێکی چەوسێنەرانەیە نظامێکە ستەمگەریە کۆیلەی بەکرێ ڕاگرێ جیاکاری ستەم و نابەرابەری لە ژنان لە لاوان لە حتا دەستبردن بۆ ژینگە هەموو ئەمانەی لە دواوێ ئەگەرمانە کۆتایی یەکجاری بەم نظامە بێن ئەوە شۆڕشی کرێکاریە بەڵام ئەم بەشداری لە پەرلەمان وەکو مەیدانێکی سیاسی بۆ حیزبێکی سیاسی کۆمونیستی سراعەکە لەسەر مەسیری کۆمەلگا مخالف نییە بەڵکو تاکتیکێکە ئەتوانێت تەقوێتی ئیستراتیژی کۆمونیستی و ئەو ڕێبازە بکا کە ئێمە لە بەرنامەی دنیایشی باشتر لە ئیستراتیژی کۆمونیستی کە لە کۆنگری 5 پەسەندمان کردۆکە ئێستا هەموو بینەرانتوان سەردانی سایتی حیزب بکەن و بیخێنەوە ئێمە لەسەرەوە سوورین و پێمان وایە بەشداریکردن لە هەلومەرجێکا کە کونجاوە کۆمەکەکا بەم استراتیژیە خەتکرۆتا من پرسیارم زۆر ماوە بەڵام بابەتێکی سەرنجڕاکێش قسە زۆر هەڵەگرێ پرسیار زۆر هەڵەگرێ ئەوەی کە تا ئێستا لای خۆم لام داوە ئاڕاستی ئێوەی بکەم لە پرسیاری بینەران 6 پرسیارم ئامادە کردووە لە پرسیاری بینەران دازانم ئەگەر سییانیان بکەم وسیانی هەڵگرم بۆ وەجبەی دووەم بۆی کە یەک ڕەنگە زۆری پێ بچێت ئەکشکرێ شەر نییە یەکێکە پرسیارەکان وەڵام بەرەبەڵکو وەڵامێکی گشتی بە پرسیارەکان بدەنەوە موافق بوون لەگەڵمانەوەکەین پرسیاری یەکەم ئەڵێ لە پەرلەمان ڕێگە بە ئەحزابی کۆمونیستی دەن قسە بکەن کە کاتێک لە بەرامبەر ئۆپۆزیسیۆنەکەی خۆشیاندا هێندە تونن پرسیاری دووەم ئەو دەنگە ناڕازیەی ئەوانەی کە دەنگیان بە هەڵوێستونەوەی نوێداوەی واتە بەشی ناڕازی چۆن بکرێت لە دەوری حیزبێکی شۆڕژگەر کۆ بکرێنەوە بۆ خەباتی شۆڕژگێڕانە و هەروەها پرسیارێکی تریش کە پێشنیار بۆ حیزبی کۆنیستکراوە کە ناوی کۆمونیست لە خۆی بکاتەوە بەهۆی بەشداری لە هەڵبژاردنەکاندا ئەم سێ پرسیارە گەر سەرەتا وەڵام بدەنەوە سوپاسگوزارە بن با لەو برادرەوە دەست پێ بکەم کاڵێ ناوی خۆیان بکێشنەوە من پێشنیارەکەم باشە ئەو کۆمونیستی کە بایکۆ دەکا خۆی چی کرد سوالەکەوەیە باش ئەوە ئێمە غەڵەتمان کرد بەس ئەو خۆی بایکۆتی کرد و کۆمونیستەکەی 24 عیارە چی کرد ئایا بایکۆت هیچی گۆڕی حتا بە زۆریانێ خۆیان بۆ خەڵکەیان ڕاکێشن کە بەشداری نەکردووە لە هەڵبژاردنە بابە خەڵک میکانیزمی خۆی هەیە خەڵک چاوی لە منطقی هێز و گۆڕانکاریە وەختێکە ئەبینێ هیچ ڕێگا و دەرەدانێکی نییە و بێ ئومێدەن ئەزعف ئیمانی ئەوەیە کە بڕوە لە ماڵەوە دانیشە و دەنگنەیە بەڵام ئەو کاچی بایکۆت و کۆمونیستە 24 عادە لە یەک مانگی ڕابردووە چی کردووە چ تەزاهورێکی بەڕێخست کە عادەتەن کۆمونیستەکان جەسوورن ئەگەر کۆمونیستەکەی ئەو جەسارەتی هەیە چی کرد لە مەیدانی شارەکانە چەند میتینگی کرد چەند سنووقی دەنگان و بنکەی تێکدا بە بڕۆی من ئەم قسانە بەس بۆ تەسکینی دڵی ناوایی دەروێشانەیە ئەمە سیاست ناکە ئەمە لەسەری ئەوەی کە خۆی باوەڕی پێێتی تر پێی وایە ئۆتۆماتیکی لە ئەرزی واقعا بێ بە کردەوەیەک و جەماوە لە دەوری هەڵەخوێ بۆیە من پێم وایە ئەم قسانە جگە لە توانج نایەوێ منطق بگرێ من ئەوە چەند دقیقە قساکەم منطق بازەکەم کۆمونیزمون شتێک نییە کاچی بایکۆت بۆ نمونە تۆ بە منی بدەیت کۆمونیزمون لە کردەیەکی واقعیە هەوڵدانە بۆ خەباتێکی سیاسی کۆمەلگای پێشۆڕژێڕکەیتەوە خەڵکی پێ هوشارکەی پێی ڕێکخراوکەی نوێنەرایەتی سەفی سربەخۆی ئەوانکەی ئەمە پرسیارێکیان ئەوە نەبە پێویستە زانم
بەداخۆم بۆ برادەرەکە بەم زمانە قساکە فەرموو ئەگەرەوە ڕاستکەمەوە ئەڵێ وا ئەڵێن پرسیاری خۆی نەبوو کەسەکە ئەڵێ ئەم پێشنیارە کەوایە ببوورە کەوایە مەبەسم هەموو قسانە بۆ ئەو بۆچوونەیە کە پێی وایە بەڵێ لە پەرلەمانە ڕێگە بە کۆمیستەکانی قسەی خۆیان بکەن کە کاتێکدا بەرامبەر ئۆپۆزیسیۆنی خۆیاندا هێندەتوندن طبعا وایە معلومە خۆ سەر لە کۆمەلگاشە من نمونێکی سادە بۆ بێنمەوە ئێمە پێش هەڵبژاردن ویسمان سیمینار لە سەروبەندی کەمپی ناویسمان سیمینارکەن ڕێیان لێگرتین یعنی بورژوازی هەمیشە هەموو هەوڵی ئەوەیە کە خەڵک بێدەنگە هێزی کاری هەرزان کرێکاری بێدەنگ ئەمە فەلسەفەی وجودی هەر سیستەمیکی بورژواییە لە تەواوی دنیا لە ترامپەوە تا کابرای تاالبان تا کابرای سوودانی تا چوزام ئەحمەد شەرع هەمویان ئەویانەوێ بەڵام مەوزوعەکە هەوڵدانی کۆمۆنیستەکان و پێکێنانی بەرێ و بلۆکیی کۆمەڵایەتیە ئەگەر تۆ جوڵانەوەیکی کۆمەڵایەتی لە مەیدانە بێ بۆ ئەترازەکانی خۆی و نوێنەرانێکی ببێ لە پەرلەمانە معلومە ناتوان دەستی بۆ بەرن چکە لەگەڵ شارێکی کۆمەڵایەتی بەرەو ڕووە بن بۆیە بە بڕای من ئەمە سراعێکی سیاسیە چینایەتیە کراوەیە معلومە ئەوان هەوڵەیەن سەرکوتیکەن ئەخر باشە خۆهرەوە ئەوەی ئەو سوالەکە بە منتەقەڵێ مەسەل شاسوار عەبدولواحیدیان هەموو کەس دەزانێت لەبەرە ماڵبژاردنە خسیانە زیندانەوە ئەو تا شکستێکیشیان بەسەرە سەپان بەڵام مەسەلەکە ئەوەیە کە کۆمونیزم جەسارەتی هەیە لەسەر داخوازەکانی سوورە تا ئەو شوێنەی بوار هەیە بێ شەڕکە هەر کاتێکیش قاچاق کرا تەوازنخوا لە قازانجی نەبوو ئەو کاتەش دەتوانێت تاکیشی کشانەوە بگرێتە بەر ئەتوانێت چونکە حتا سازشکە لە کۆمونیزمە سازشیش هەیە ئێمە ئێستا ئامادەین لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانیشە دانیشین سازشکەین لەسەر مەسەلەی حەلی قەزەی قەومی لەسەر دانانی دەستوورێکی ئەلمانی ئەوە توانێت ژیانی خەڵک بگۆڕێ یعنی کۆمونیزم وان نییە تۆ تێئۆرێکت هەیە و ئەسای سوحریە و ئەڕوا سیاسەتە تاکتیکە کردەوەی شۆڕژێرانەیە خوێندنەوەی تەوازن قوایە ئەجینا کۆمونیزم هەموو شتێکی نووسیوە مانیفێست چەند ساڵە هەیە خۆ ئۆتۆماتیکی نابێ بە سۆشیالیزم و خاوەنی بۆ پێیان نابێ ئەگەر لە کۆمەلگایە ئەوانەی کە خاوەندارەتی مانیفێستەکەن سیراع بکەن شەڕکەن بەرگەی شەڕ و کێشمە کێشەکانی هێزە چینایەتی و بورژوایە دژە شۆڕشەکان بگرن لێنینی شەروای کرد بە بڕای من ئەوە جوابەکەیەتی ئەتانێت لەسەرش قسە بکەنەوەی کە ئەکرێ ئەو دەنگە ناڕازی کە چوونە پشتینەوەی نیە و هەڵوێستەوە لە دەوری حیزبێکی شۆڕژگێر بۆ خەباتی شۆڕژگێڕانە کۆ بکرێنەوە بە بڕای من سەرنجێکی تایبەتی خۆمێ ئەم شکستەی کە بزوتنەوەی نوێ تووشی بووە ئەم کەم هێنانەی بەڕای من ناچاریەکە لەژێر فشاری اعترازاتی کۆمەڵایەتی ئەو خەڵکانی کە ئومێدیان پێبەخشی جێڕی خۆی بگۆڕێ بە دەرەجاتێ ئەوەی کە دەستگای کەناڵەکانی لە کۆمۆنیست و ئازادی خوازان داخستووە و بەرنامەکانی بەمەلا و ناسیۆنالیست و ڕۆشنبیرانێکی سەر بە دەسەڵات پڕکردوێتەوە جێگای ئەوەیە کە بڕاجعی سیاستەکانی بکاتەوە بەڕاستی چکە من لە ڕاگەیانەکە خوێنمەوە ئەوەی تایە بۆنی ئەوەی لەیەکە ئەگەڕێنەوە بۆ خەڵکو لە خەڵکەوەم کاراکەن ئەگەر لەگە خەڵکەواکەن حتمما ئەبێ لە پاڵ ئەو دەنگە ئازادی خوازی و شۆڕژێرانەیە ڕاوەسن تەوافقکەن کاری مشتەرەک ئێمە ئامادەین لەسەر هەر مەسلەیەکی کە پەیوەندی بە ئازادیەکان کە دیفاع لە ئەمنیەت و مەدەنێتی کۆمەلگاکە لە سکولاریزمەکە لە مافی ژنەکە لە خواستی کرێکاران و زەحمەت کێشانەکە ئامادەین بۆ هەر کارێکی هاوبەش لەگەڵ هەر هێزێکە کە ئەم خواستانەی ببێ بە بڕای من ئەمە واکە کە نەوەی نوێ ئەخاتە تنگانەیەکەوە خاتە دووڕیانێکەوە لەلایەکەوە لەگەڵ ئەوەی دیعایی کە ئەیکا خۆی بە نێرایەتی خەڵک و بە ناڕەزایەتی خەڵک و گەڕانەوە بۆ خەڵکدانێ لەگەڵ ئەو سایسەتە چەوتەی کە تا ئێستا پەیڕەوی لێکە ئەکە ئەویش ناوڕۆکەی هەڵخەڵەتاندنی خەڵکە گوایە بە هەڵخەڵەتاندن و بڵاوکردنەوە و بە ئینشاءالله و ماشاءالله دەنگ بێنێتەوە ئەبێ لەم تەناقوزای گیرە خواوە بێ عاقبەت بەلایە کاکوێ ئەگەر انتخاباتی داهاتوو من دڵنیام دە بەرابەریش شکستی گەورەی ڕوبەڕۆ بێ
نامێ زۆر مادوو بکەم بەڵام پرسیار و سەرنجی تر هاتووە وەک وتم ئەگەر پرسیانیان ئەوەی کە نزیک بن لە یەکەوە لە ناوەڕۆکێکە بتوانانی بە یەک وەڵامیان پێ بدەیتەوە ئەویش لەسەر بەشداری ئایندەیە دەڵێن کە باش وایە کە بە لیستی سەر بە خۆی خۆتان بەشداری بکەن نەک هاوپەیمانەتی لەگەڵ هیچ حیزبێکە تەنانەت حیزبی شیوعیش باز لە نمونەی ئیسلامیەکان دەکات کە هەموو ڕێگێک بەکار دەهێنن هەم پەرلەمان و هەم دەرەوەی پەرلەمان و دەسەڵات بۆ گەیشتن بە ئامانجەکانیان هەروەها گەرتانی قسەیەکی زیاتریش لەسەر و بۆچونە بکەن کە دەڵێن مەبەستمان زیاتر لە هەڵمەتی هەڵبژاردنەکانە تاوەکو کورسیەکانی پەرلەمان. بەڵێ طبعا وایە حزابی ئیسلامی حزابێکی سیاسیە ئەزانێت چۆن ئیسفادە لە هەموو گۆشە و کەنارێکی ناو کۆمەلگاکە و لەو مینبەراناکە بۆ بەهێزکردنی خۆی ئەوە ئەگەر بۆ ئەوان کفر نەبێ بۆ کۆمونیزمیش کفر نییە ئێمەش ئەو ڕێگایە دەرکمان کردووە و بڕیارمان لاوە بەکردەوەش دەرمان هێناوە بم بورن پەرد بووم. ببوورن دیارە ئەم تاکتیکەیم باش نیەکاوە بە کۆمەڵ پرسیارەکان ئەهێنم بەڵام ئەوەی کە کورسەکانی پەرلەمان ئامانجی سەرەکی نیە بەڵکو پرۆپاگاندەکە بەڵکو ینی هەڵمەتی هەڵبژاردنەکە بۆ ئێوە جێی مەبەستە لەگەڵ ئەحزابی تر نەکەن بیرم کەوتەوە باجارە لەوە تەمان ئێمە حتمەن ئێمە هەوڵە دەین ئەم جارە بە لیستی سەربەخۆ بڕۆین بەڵام هەموو هەڵبژاردنێ تایبەتمەندی هەیە هێز و توانە و ئیمکاناتی ئێمە ڕێگا بە چنە جۆرە تاکتیک و چ شێوە دەرکەوتنێکەدا بەڵام هەر جۆرێ بێ یعنی ئەسڵ بۆ ئێمە ئەم جارە ئەوەیە کە ئێمە خۆمان کاندید بین خۆمان قوارە دانین خۆمان بڕۆین ڕابەرانی کۆمونیست و کرێکار و ژنان و ئانە بخینە پێشپای کۆمەلگا و لە دەوری پلتفۆرمێکی کۆمونیستی کەمپینی هەڵبژاردن بەرینە پێشەوە و ئێمەش ڕێگای خۆمان هەیە و حتمەن سنەتی خۆمانەیە بە ئیسفادەکردن لە میدیا و ئیمکانات و سنەتەکانی خۆمان حتمەن بەشداریەکەین بەڵام ئەوەی کە لەگەڵ ئەحزاب و لایانی تراوکوتم ئەوە ڕەبتی هەیە بە مەسەن بە تەقسیمی ناوچەکانی نفوز تەقسیمی شێوە و قەرارات و سیستەمی پەرلەمانی و هەڵبژاردنێکە دێتە پێشەوە بە دڵنیاییەوە من پێم وایە ئەم سیستەمێکە ئەم جارە پەیڕۆکرا کەوتۆتە ژێر سوالەوە ئێستا بۆتە جێگای دیالۆگ و قسە و باسی هەموو ئەو ڕێکخراوانەی کە کار لە مەسلەی دەنگدان و دیموکراسی لە هەرێم و عێراقاکەن ئەیانێ ئەم یاسایە بگۆڕن بۆیان دەرکەوتۆ کە نەعەدالەتیەک نەک لە بەرامبەر خەڵک و هێزە گەورەکانی ناو دەسەڵات بەڵکو لە نێوان خودی ئەحزابەکانی ناو دەسەڵات و ئەوانەی کە قەراریان بەدەستە کەوتۆتە نابەرابەری و نادات پەروەریوەکو خۆیان ئەڵێن من نمونونەکەیم هێنایەوە بۆیە مەبەسمەوەی کە ئێمە هەوڵە دەین وەکوتم ئەم جارە بە مستەقلی و بۆ شێوەی کە ئەوان بەڵام چاومە لە تەوازن و دۆخی کۆمەلگایە ئێمە ئیلهام لە کۆمەلگا وەرەگرین لە هێز و قووەت و ئامادەیەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ڕابران و هەڵسوڕاوان وەرەگرین لە توانایە کە هەمانە ئێمە ئەم انتخاباتە هەر انتخاباتێکی تیژوەکوتم بۆ بەهێزکردنی سەفی خەباتی کۆمونیستی کرێکاری و جەماوەری لە دژی ئەم دەسەڵات و سیستەمە ئەوە ئامانج و بڕیاری یەکەمانە ئەوەی کە دەنگێنینەوە یان نا یا کورسی پەرلەمانێنین ئەمە ئەنجامی ئامانجەمانە معلومە ئەگەر خەڵک دەنگمان پێبا و ئێمە بتوانین کتلێک دروستکەین نوێنەرایەتی چەپ لە ناو پەرلەمانە بە زیندوی بکەین خۆ هەدەفێکی ئایدیاڵی هەموو کەسێکە هێنا خەڵک بۆچێ انتخابات دەکات بۆ پارە مەسرەفەکە بۆ یەکمان خۆی و خەڵکمان دووەکە بە نموناگە بڵێم نەتیجەکەی بۆ ئەوەیە کە بڕوا بۆ پەرلەمان و بتوانێت شەڕی ئەوێ بکە ئەو شتێک کە بەڵێنی بە خەڵک داوە ئەو بەرێتە پێشەوە بەڵام بۆ ئێمە تاکتیشی هەڵبژاردن هەدەفە ئەسلیەکەی ئەوەیە کە ئێمە بتوانین کۆمونیزم بەهێزکەین نوێنەرایەتی حیزب بکەین و پلتفۆرمی کۆمونیزم و سەفی کرێکار و زەحمەت چێژ لە دەوری ئەو پلتفۆرمە ڕێخەین و سەفی ئەوان لەگەڵ ئەحزابی بورژوازی جیاکەینەوە ڕێکخراویان کەین هوشیاریان کەینەوە خۆیان بێن خۆشیان لەگەڵ ئێمەیان بکەن بە کاندید و بتوانین هاوکێشەکە بگۆڕین دیارە لە گۆڕینی هاوکێشەکە وەک حاصل تەحسیلێکیش کاندیدمانەچێتە پەرلەمانەوە ئەگەر دەنگ بێنینەوە فەرموو ئەڵێ ڕەخنێکتان لێ گیرێکە پەلەپەلی پێوە دیار بووە ئەم بڕیار و بەشداری ئەم جارەتان ئەتانێت لەسەر قسەیەکەکەن
بەڵێ ڕاستە پەلەپەلی پێوە دیار بووە ئەوش مەسەلەکە ئەوە بوو کە بەداخەوە ئێمە درەنگ لەسەر هەڵوێستەکەمان ساغبووینەوە سەر ڕایەوەی کە ماوەیەکی زۆر لە دوای کۆنگرۆ ئەم باس و مناقەشەتانەمان کرد بەڵام وەختێک کە کات هاتە سەرەوەی کە انتخابات بەکردەوە بڕیاری لێدرا چکە حتا ئەحزابی دەسەڵاتداریش لە کوردستان پێیان وا بوو کە انتخابات ناکرێ هەر خودی ئەم دواخستنی حکوومەتی هەرێم یەکێ بوو لە ئەنجامەکانی کە انتخابات ناکرێت و چاوەڕێەکەن یەکلا بێتەوە ئێمەش بە دەرەجاتێک مراقبەی وەزعەکەمانە کرد وەختێک کە هەوڵماندا زۆر محاولەمان کرد بە پێوەی کە ئێمە حیزبیی قانونین پەرلەمان کۆمیسیۆنی باڵا یاسایەکی تری هەیە تا هەوڵماندا مەلزوماتەکەی حازرکەین جگەلەوە ئیمکاناتی مالی ساختنەوەی کاندیدەکان بەپێی موازنێکە بە یەکسانی بەسەر کادر و ئەندامی حیزب و خەڵکی دەروی خۆمان پێک بێنێ ئەوە وای کرد کە ئێمە بەشداریەکەمان دواب بکەوە بۆ معنای ئەوە جگەلەوەی کە درەنگ ئێمە ئەو کاندیدەش خۆی ساخ کردەوە لەسەرەوەی کە پشتیوانی دوای مناقەشە و قسە و باس و چەند دانیشتنێک لەگەڵ حیزبی شوعیا ئێمە توانیمان بۆ ئەنجامە بگەین ئەجنا ئێمە گەر کەسێک چاودێری یا بەیاننامەی ئۆکتۆبری ئێمە یەکەمی خوێند بێتەوە ئەڵێن ئێمە ناتوانین یەکەم بەیاننامە بە خەڵگەڵین ناتوانین بەشداریکەین ئەچەند زۆر هەوڵیشمان نابەشدار بین دەلیلەکەشی سادقانە بە خەڵکمانون کە ئێمە توانە و ئیمکاناتی ئەومان لەبەردەسانیە ئەو کۆت و بەندە قانونی کە کۆمیسیۆن دایناوە بۆمان جێبەجێ ناکرێت بۆیە ناتوانین لەم هیناژێن بەڵام دۆخەکە بۆ ئێمە کراوەیە هەوڵە دەین ڕێگای بدۆزینەوە کە چی بە خەڵک بڵین بەشداری بکەن یانەیکەن لە بەیاننامەی دووەمە دوای ئەوەی کە ئێمە لە بەیاننامەی دووەمە پلتفۆرمێکەوە ڕاگەیان بەڕسمی بەنامە بۆ مجموعەیە لیست و قوارە لە شارەکانی عێراق و لە کوردستان ناردمان وتمان ئەمانە پلتفۆرمی ئێمە ئەگەر هەر کەسێ بە عەلەنی ئاشکرا ڕائەگەیەنێ کە ئەو پلتفۆرمی قبوڵە ئەوە ئێمە ئامادەین بەشداری لە کەمپینی هەڵبژاردنا بکەین خۆمان کاندیدمان نێوە کاندیدەکانی ئەوان شار بە شار و گەڕک بە گەڕک کە بۆ سایرەمان کرد بۆ ئەوانیشی بکەین بەداخەوە هیچ کەس جوابی نایەوە لەگەڵ نامەکانمان بەڵام ئەوەی کە جوابیایەوە سایرە یوسف عەزیز بوو بۆیە ئێمە کەوتینە ناو هەڵبەکردەوە دە ڕۆژی مابوو پێم وایە هەفتەیەکی مابوو بەڵێ لە شەممەیە کە ئاخر بەیاننامەمان دەرکرد وتمان ئێمە ئەچینە ناو پرۆسەکە و دەستمان پێکردووە لە ماوەی ئەو دۆ ڕۆژە ئەو کارانی کە پێمان کرا بۆ سیاستەکانی خۆمان دەستمان بۆ برد خستە و سازانم زۆرمان دوێبی بەڵام سێ پرسیاری ترم ئامادە کردەوە پرسیاری تر وەرناگرم ئامادەی وەڵامی و سێ پرسیارشمان بیتەوە یان ئەتۆ دەرەدا خۆتایی پێبێنی زۆر پرسیارێک کە بۆچی تا ئێستا پشتگیری مادیتان نییە بۆ ئەوەی کە لە ڕووی میدیایە و میدیایکی بەهێستان هەبێت وڵا پرسیارێکی منتیقەیە بۆچی نیمانە لەبەرم حیزبە کۆمپانیان نیە سەری بە هیچ حکوومەتێکەوە نییە سەری بە هیچ بوجە لە حکوومەتی هەرێم وەرناگرێ کۆمپانیامان نییە کە بڕۆین تاڵانی و بڕۆی جگەرە و مەشروبی قاچاق بێنین برنج و چاو ئەمانەی قاچاق و بێکواڵەتی بخەین ناو خەڵکەوە ئێمە ئەومان نییە پشت بە ئیمکاناتی خۆمانە بەسین بەڵام هەوڵیشمان هەیە کە هەوڵ بین سەرچاوە دارایەکانی خۆمان باشترکەین و هەوڵ بین دڵسۆزانێکە لە ئەنگری خەڵکن دڵسۆزانێکە ئەیانە کۆمونیزم پێشکەوێ هەوڵە دەین ئەو توانەوە ئیمکاناتە بەدەستبێن حتمما ئەوە خاڵێکی زۆر گرنگە حیزبێکە گەربێ بەڕاستی چالاکانە لە هەڵژانێکا بەشدار بێ پێویستەکە کە میدیایەکی هەبێ و بەڕاستیش حیزبی انتخاباتی لە نمونەی نوێ و هەڵوێست و گۆڕانوانە بەڕاستی لە دەوری میدیاکان توانیانە خەڵک فری بدەن و خەڵک بخەنە پشت سەری خۆیان بەڵام لەوە زیاتریان پێ ناکرێت کە یەکێتی و پارتی کردوانە پرسیارێکی ترکاڵێ بەرەی بایکۆت وەک بینیمان بەهێزە هیچ بەرنمەیەک هەیە کە ئەم هێزە حزب لە دەوری خۆی کۆبکاتەوە بۆ ئاڵ و گۆڕێکی ڕیشەی بەرەی بایکۆت بەهێزە مەبەسمان ئەو خەڵکانەیە کە نەچوون بەرژاریان کرد من پێم وایە ئەمە ئەترازێکی سلبیە ئەترازێکە لە سەری بێ ئومێدیەوە کراوە لە نێو خەڵکە من حەقی ئەو چەپ و چۆڵەم نییە کە فێرقەیەکن و دانیشتون دەروێشانە بە چاوەگەڕن بە نەزەریەکانی خۆیان و مارکز وەکو مەزەب و قورعان سەیرەکەن من نامێ جوابیەوە بەڵام ئەو خەڵکە عامەی کە نەچووە
شێوەیەکی ناڕزایەتی خەڵک هەمیشە پێشڕەوانە نییە، هەمیشە شۆڕژێرانە نییە. ناڕزایەتی خەڵک ئاستی هەیە بە پێی توانا و دەرک و هوشیاری و سەفبەندی خەڵکی کرێکار و زەحمەت چێش ئەبێ پێناسەکرێ. من پێم وایە ئەوانەی کە خەڵک نەچوون حتا لەوەیە کە بێئومێدن، لەوەیە کە ریزێکی شۆڕژگێرانەی جەماوەری حیزبێکی پێشڕەوی کۆمەڵایەتی هێشتا ئینتخابیان نەکردووە. من پێم وایە ئەگەر ئەو هێزە لە سا دوی پشتیوانی حیزبی کۆمونیست بێ و بێ لە ڕیزەکانیان ڕێکخراو بێ وێگرتوو بێ بایکۆت ناکە یا خۆشی کاندی دەکا شەڕی خواستەکانی شێکا و کاریژەکە بۆی پەرلەمان سەرۆژێرکە. من پێم وایە بەرنامەی ئێمە بۆ ئەوان هەرەوەیە کە بێن لەگەڵمان، بێن لە دەوری ئێستا ئینتیخابات تەواو بوو، بەڵام هەر ئەو خواستانەی ئێمە باقیە. هەروکو لە قسەکان وت ئاو کارەبا بە خۆڕایی بکرێ، تەعینات بکرێتەوە، دەستورێ بۆ کوردستان بنووسێکە لە چوارژنەیی و ئازادی دینی و بێدینی بە ڕسمی بناسێنێ، دەستورێ بنووسێت کە حەقی بیمە کۆمەڵایەتەکان بە کە لانی کەمی ژیان بێتە قانونی ئەسڵی کۆمەلگا. ئێمە بێ لە دەوری ئەوانە کۆیان کە ئەو داخوازیانە مەبەستمەوە لە شوێنی خۆی باقیە. پەرلەمان انتخابی کردەوە ڕۆژ معلومە چێ ئەچێتە ناو دەسەڵاتی داهاتووە، چ لە هەرێم چ لە بەغا. بەڵام قەرار نییە ئەوان داخوازی ئێمە بکەن. 30 ساڵ ئایا کافی نییە کە لەوە تێبگەین کە ئەمە حزابانە هیچ چاوەڕێنیان لێ ناکرێت کەوای ئەو خەڵکەی کە بایکۆتی کردووە ئیترە بێ بگەڕێ بەلای هێزێکە کە تعبیر لە داخوازەکانیەکە، نابێت چاولەوە لە منطقی هێزەوە حیزبێک زۆر بە هێز و جەماوەری بێ ئەنجا دەنگی پێبە. نا حەقانیەت حەق ئەتوانێت یەک کەس نوێنەرایەتیکە ڕاستگۆیی و پەیگیری لەسەر داخوازی خەڵک یەک کەس ئەتوانە بیکە. ئەوەی کە حیزبێکی سەدان هەزار ئەندامی ئەتوانێت نوێنەرایەتی حەق و ڕاستی داوای خەڵکە، ئەوە دەورانی شۆڕژێرانەیە بەڕای من. ئەوەی تر نەباسی انتخابات هەیە، نەباسیەوەی دەنگ بە میانەی بدەم بە بایکۆت کەم بایکۆت نەکەم. نا من پێم وایە ئەم بەرنامەی ئێمە بۆ ئەو دەنگە ناڕازی کە بەشێکی زۆریان نەچوون ڕاستە ئەبێ بێئومێد نەبن لە کۆمەلگای کوردستانە ریزی ئازادەخوازی چرایەکە ئەسووتێ هەیە مەوجودە، بۆەوە جواب نادرێتەوە کە پشتی تێ بکەیت، بۆەوە نابێت کە لە ماڵەوە لە پەنجەرەکانەوە سێکی تا ئەبێتە حیزبێکی گەورە ئەنجام بچیتە پاڵی. نە وەرن حیزبی کۆمونیست بەدەستەوە بگرن، ببنە ئەندامی، ببنە کادری، ببنە مەسئولی شار و شارۆچکە و کارگە و زانکۆکان لە دەوری ئەو بەرنامەیە کە ژیانێکی باشتر و ئاسوودە کە ئیرادەی کۆمەڵایەتی بۆ بەڕێوەبردننی اقتصاد و سیاست لە دەستی خۆتان داانێ، وەرن ئەوە بەدەستەوە بگرن. بەرنامەی ئێمە ئەوەیە ئەبێ بچینە دەورەیەکەوە حتا لە ئێستاوە بەر لەوەی ئەم دەسەڵاتانش بڕوخێن و لا ببرێن، ئیدارەی کۆمەلگا لە شارەوانیەکان لە بەڕێوەبەرایەتی ئاو کارەبا لە خوێندگاکان ئەبێ نوێرانی خەڵک بێ. ئەگەر حیزبێک ئەم جەماوەرە لە 146 بێتە پشتسەر بە بڕوای من ئەتوانێت دەور و دوکانی هەڵبژاردن و دیموکراسیت تۆر هەڵدا دەورانی حکوومەتی شوراکان و جەماوەر بێنێتەکایەوە. بەرنامەی ئێمە ئەمەیە، ئێمە لەسەرەوە کارەکەین و هەوڵە دەین ئەو ئومێدە بۆ خەڵک بگەڕێنینەوە. ئەم چرایە ئەگەر گەشاوەتر بێ و تیشک و پریشکی هوشیارانە و سیاستەکانی لەلایەن خەڵکەوە هەڵبژێرێ بە بڕوای من ماوەیەکی کەم ئەم دەسەڵات توانێت ڕابگوزەرێ و تەمەنی بەرێتە پێشەوە. کەوایە مەسەلەکە بۆ خەڵک ئەوەیە کە لە دەوری سیاسەتێکی ڕادیکاڵی شۆڕژێرانە کە داکۆچی و دیفاع لە مەسیری ڕاستەقینەی ئەوانەکە کۆ ببنەوە، ڕێکخراو بن لە دەوری داخوازەکانی خۆیان شوراکان دروستکەن، یەکێتیەکرێکارەکان دروستکەن، ڕێکخراوەکانی ژنان لاوان، سەنگەرەکانی ناوەندەکانی ڕۆشنبیری بکەنە نیهادی سکولاریزم و پێشکەوتنخوازی و ئینسان دۆستی بەدەنگ یەک و هاوکاری یەکتریەوە بین. بەو تەوژمە ئەتوانێت داخوازیش فەرز کرێ، ئەتوانێت جوڵانەوەیکی ناڕزایەتی سەراسەری بەرامبەر بە نەکەر دەسەڵاتی پارتی و یەکێتی، بەڵکو لە دەوری منشوری داخوازیەکانی خەڵکی کوردستان لە بەرامبەر ئەحزابی حاکم لە بەغایە توانین چینە شەڕەوە تا و ئاستەی کە نوێنەرایەتی خەڵکی کوردستان لە یەکێتی و پارتی و ئەم لیست و قوارانەی کە چەند ساڵە فری و خەڵگەن بسێنینەوە خەڵک خۆی نوێنەرایەتیکە، خۆی بزانێ ئایا سەرنجام
بە چ مەرجێکەوە لەگەڵ عێراقامێنێ یا خۆی دەوڵەتێ دروست دەکای ئیدارەکەی لە دەستی خۆیان بێ من پێم وایە ئەوە بەرنامەیەکەکە لە ئاسۆی ئێمەیە بە ئەم پرسیارش بکەین چونکە وتم کە سێ پرسیاری تر هەڵبەت پرسیاری تریش هاتووە گرنگیش بەڵام ئەوەی کە ئێوە ئێستای تر بەشداری لە هەڵبژاردنەکانە دەکەن بەشداری لە ناڕزاتی جەماوەریەکانیش دەکەن هەروەکو پێشوویان هەمان کار و چالاکی دەورانی ڕابردوژی ئیدامەی دەبێت من وتم انتخابات تەواو بووە ئیتر نۆرەی داخوازیەکانی ئێمە چکە و داخوازیان لە شوێنی خۆی باقی و ماوەتەوە ئێمە خۆمان لە ناو ناڕزایەتیەکانەوە تاکتیکی بەشداری کردمان هەڵبژاوە بۆ مەبەسەی داخوازیانە بێتە بنەمای سیراعێکی سیاسی لە بەرامبەر هێزەکان و لە بەرامبەر کیت لە پەرلەمانیەکانی تردا ئەگەر دەنگ بێنێتەوە ئێمە بە پێچەوانەوە بنەمای ناڕزایەت هەڵسوڕان و چالاکی حیزبی کۆمونیستی کرێکاری سازماندان و ڕێکخراوکردنی جوڵانەوەیکی شۆڕژێرانەی جەماوەریە بۆ ئەولانانی ئەم دەسەڵاتە ئێمە ئەمەمان لە پلتفۆرم و لە ئیستراتیژی حیزب لە کۆنگرەکانمانە پەسەند کردووە بۆ ئەمە ئەم خەبات لە دەوری ئەم ئیستراتیژیە ڕاستەوخۆ لە ئێترازات و ئاستی خەباتێکەوە دەست پێەکە ئێمە چۆنەڵی هێز و توانا و تەوژم و خوێنێک کە بەجەستەی کۆمونیزم و حیزبی کۆمونیزمدا ئەم ناڕزایەتیانەیە بە دڵنیاییەوە ئێمە بەشێکین لەوان لێیان جیانابینەوە و بەشێکین بۆ تەمینکردنی ڕەهبەرانێکی سەراسەری جەسوور کە بتوانێت بەو هێزە بگا کە مەسیری کۆمەلگا لە دەست دەسەڵاتی ئێستایەک لا بکاتەوە پرسیاری تریش هاتووە بەڵامی تر زۆر مادومان کردی نامەوێ لەوە زیاتر پرسیار بکەم هەڵبەتێک پرسیار زۆر سەرنجڕاکێشەکە باس لە سەرکەوتنی مەمدانی دەکات لە نیویۆرک و ئەمە ئاماژە نییە بەوەی کە کۆمۆنیست و سۆسیالیستەکانیش جەماوەریان هەیە ئەگەر بتانەوێت ئەمە یان قسەیەکی ترما بێت لە کۆتاییدا بە ڕستێک بتانەوێت بیڵێن فەرمونۆکو زۆر 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 زۆرم پێخۆش بوو ئەو سوالە بەڕاستی ئەگەر ئەو کۆمۆنیستانی کە ئەو بۆچوونی کە بێ ماڵێن ئێوە ناوەکەی خۆتان بکەنەوە ئەم مەمدانی ببینن مەمدانی بۆ دەنگی هێنایەوە ترامپی بۆە لێکرد کە بڵێ من شارەداری نیویۆرک بودجەی لێ بڕم لەبەرەوەی پلتفۆرمی خەڵکی دانا بە چەند خواستی خەڵکەوە کە ڕێگاوبان هەرزانەکە کە باج کەمەکاتەوە کە کرێخان و دابەزێنێ ئەمانە خواستی خەڵکن بە بڕای من بۆچی ئەمە خواستێکی شیعە بێ بۆ ئەمە خواستی ناسیۆنالیستیە بێ بۆ خواستی لیبراڵێ بێ بۆ خواستی کۆمونیستەکان نەبێ ئێمە لە بەرنامەی دنیایکی باشترە باسی ئەومان کردووە ئەگەر ئێمە لە قودرەتا بین بێکاری نایڵین کاریا بیمەی بێکاری تەمینی ژیانی لانی کەم بە ڕەفاهێکی عمومی لە خۆڕایی ئاو کارەبا لە گەیاندن لە ئەنتەرنێت لە هاتوچۆ لە دایانگای خۆڕایی لە مەکتەبی خۆڕایی لە زانکۆی خۆڕایی لە هەموو شتێ خۆڕایی یەکەین حتا نەوت خۆڕایی یەکەین بۆ ناوخۆ یەکسەر ئەو کاراکەین بە بڕای من ئەو نمونەی ئەم برادرە هێنایەوە دقیق تەئیدی ئەم سیاستەی ئێماکە ئێمەش بڕۆن سیر بکەن پلتفۆرمەکەمان ئەڵێن کەسێ بێ کە یاسای ئیعدام نێڵێ ئەوە خەڵکان ناسێگە 20 ساڵ زیندانکردن و هەتایی نێڵێ ئێمە داوامان کردووە کە دەسەڵاتێکی سکولار دامەزێت دایدین لە دەوڵەت ئەم لێشاوە کۆنەپەرستیە کە هەناسەی لە خەڵکی ئازادی خواز لە ژنان بڕیوە کۆتایی بێ یاسای جعفەری و فرژنی لە پەرلەمانی هەرێم و بەغا هەڵوەشێتەوە ئێمە داوامان کرد کە یاسایەکی کرێکاری پێشڕۆ بێ کە ئیتر لە سەرکاردەرکردن شمشێرێ نەبێ بە سەرسەری خەڵکەوە خاوەن کۆمپانیەکان دەستیان کورد بێ بە چ حەقێت تۆ کرێکارێکی ژینگە حتا ئەگەر هەڵەیەکیشی کرد بێ قانونتان هەیە خۆتان بۆ یەکسەر زیندانیەکەی لە ئاسایش و بۆ کرێ لە سەرکاری دەڕی ئەمە نانبراوکردنی هاوسەرەکەیت هاوسەر و مناڵەکانیەتی ئێمە لەو پلتفۆرمەیە عینە و تومانە ئەگەر ئێمە دەنگ بێنینەوە یا هەر کاندیدێک دەنگیا بێ یاسای بنامە یاسای بیمە کۆمەڵایەتیەکان هەموو مناڵەکە لە دایکە بێ هەتا ئەگاتە 18 ساڵی ئەگەر بش خوێنێ ئەبێ بیمەیەکی ببێ موچەیەکی ببێ بژی پێی ئەبێ خوێندن و خۆڕایی بێ ئەبێ هەموو گەنجێک لە وڵاتەیە هەموو هاوڵاتێکە بێ مەسکەنی ببێ ئەم کۆمەلگایانەوەی ئیمکانیتە هەموو هاوڵاتیەک ئەتوانێ مەسکەنیە بێت تەسیر کە ئەم هەموو پرۆژەی شوقە و
بازرگانی کە کۆمپانیاکان و دەسەڵاتدارانەیکەن بەڵام هێشتا خەڵک کرێت چیە هێشتا خەڵک بخانەولانەیە من مەبەسم وەیە ئەم نمونەی مەمدانی بەڕاستی نمونەیەکی پرشنگدارە لەوەی کە خەباتی کۆمونیستی لە دژی ترامپی ژەکرێ ئەو هەموو شەڕۆشیان پێکرد مقاومەتیشی کرد سەربەرزانە لی دەرچوو بە بڕای من ئەوە سنەتێکی رادیکاڵی جەماوەری شۆڕژێرانەیە کە ئێمە کۆمونیستەکان لە شۆڕشی ئۆکتۆبەرە خاوەنی بووین و لێ یەکەم منشورە ڕامانگەیانوە دەست خۆش بۆ ئەو پرسیارە خەسرە وستایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوویت و ماندوومان کردی زیاتر لە کاتژمێرێکە گفتوگۆکەی زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێ ماندوو نەبن هەر لێرە لە ئاخری ئامێ بڵم زۆر سپاسی هەموو ئەو هاوڵاتی و بەڕێزانی کە لە پشتمان بوون و پشتیوانیان کرد بە دەنگ بانگەوازی ئێمەوە هاتن و دەنگیاندا بە کاندیدێکە ئێمە پشتیوانیمان لێکردن زۆر سپاسانەکەم و هیوادارم قسە و باسەکان سوودمەند بوو بێ زۆر سپاس بۆ ئێوە ماندوو نەبن بینەرانی ئازیز زۆر سپاس بۆ بەشداری چالاکانەی ئێوەش ئێستاش پرسیار و سەرنجی تر هەبوو ئەکرا قسەی زیاترمان لەسەر کردایە بەڵام کاتەکە کەم بوو من بەشێک لە پرسیارەکانی خۆشم وەلا نردوو پرسیارەکانی ئێوە پێشخست بەڵامی تر کات و توانە هەر ئەوەندە دەرفەت دەدات هەڵبەت ئەگەر بابەتێک مایەوە کە حتممە ماوە لە بەرنمەکانی ئایندەدا قسە و باسییان لەسەر دەکەین و یان هاوڕیانێکی تر دەتوانن بە شێوەیەکی تر وەڵام بەو پرسیار و بۆچوونانە بدەنەوە کە هاتوو ئازیزان لێرەدا دێینە کۆتای بەرنمەکانی ئەم شەومان هەفتەی ئایندە لە کاتە ئاسایەکەی خۆیان شەوانی چوارشەممان بەرنمەکانی پێشەنگ تیڤی بەردەوام دەبێت تا چوارشەممە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن